بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەی پەنا بە خزمەتتان دەگەمەوە کە دوایین زنجیرەی ئەو بەرنامەمانە. خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بیخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە، و لە خوای پەروەردگار دەپاڕینەوە بۆ خاتری ناو و سیفەتە بەرزەکانی خۆیکەی، بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆیکەی، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. خۆشەویستان، زنجیرەی 15 کە کۆتاییش بە بەرنامەی پەنا دێنین، پێم خۆشە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بچینە خزمەت فەرمودەیەکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ: أن النبي صلى الله عليه وسلم كان يقول، يعني گوێی لە پێغەمبەر بۆ عەبدوڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ عليه الصلاة والسلام دفرمي: اللهم لك أسلمت وبك آمنت وعليك توكلت وإليك أنبت وبك خاصمت. اللهم أعوذ بعزتك لا إله إلا أنت، أن تضلني، أنت الحي الذي لا يموت والجن والإنس يموتون. أو فرموديا ئیمامی بوخاری و مسلم ڕەحمەتی خوایان لێبێ ڕیوایەتیان کردووە. طبعا ئەو فەرمودەیەکی قەیمە، دەبێتە دوو بەش. بەشێکیان باسی حاڵەتی طەبیعی خۆی دەکا کە ئینسانی ئیماندار دەبێت لەسەری بێ، و حاڵەتی تەندروست کە ئینسان دەبێ پەیڕەوی بکە، بۆی کە هەم لە دنیا بەختەوەر بێ، هەم لە دوا ڕۆژیشدا سەرفراز و ڕووسور بێتن. بەڕاستی دەفەرمێ اللهم، دائما ئەو کەلیمەی اللهم وەکو گوتم ئینسان ئەوەمان لەبیر نەچێ کە خاوەنی خوایەکی بەدەسەڵات و قودڕەت و بەزەیی و بەڕەحمین، خوایە کە خالقی هەموو کەون و کائیناتە، خالقی هەموو مەخلوقاتە، خوایە کە ئەو هەموو مەخلوقاتەی هەن ڕزق و ڕۆزیان دەداتن، سەرپەرشتیان دەکاتن، ئاگای لێیانە، ئەگەر نەخۆش کەوتن شیفایان دەداتن. خوایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی پێغەمبەرانی بۆ سەر زەوی ناردووە، بۆ بەشەریەت ناردووە، چاکترینی خەڵکی هەڵبژاردوون کردوونی بە پێغەمبەر عليهم الصلاة والسلام، بۆی کە ئەو خەڵکە گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی ئەو پێغەمبەرانە بێ کە لەلایەن خواوە بۆیان هاتووە، بۆی کە ئینسان لە ڕۆژی دواییدا نەڵێ خوایە من نەمان دەزانی لە دنیا چۆن ژیان بەسەر بەرین، چۆن بتپەرستین، چۆن ملکەتی ئەمر و فەرمانەکانت بین. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام: اللهم لك أسلمت. ئینسان هەتاوەکو تەسلیم بە خوا نەبێ، تام و چێژ و لەزەتی دنیا ناکات. تەسلیم بوون مانای گوێڕایەڵی بۆ منهەج و بەرنامەی خوا، و باوەڕبوون بە ئەوەی کە خوا تەبارەک وتەعالا فەرموویەتی و دەیفەرموێ، و باوەڕبوون بەوەی کە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وسەلام هێناویانە. خوای پەروەردگار تەبارەک وتەعالا هەرچی کە
مەخلوقاتە کە خەڵقی کردووە لە ئادەمەوە هەتا دوایین مەخلوق، ئەو کەسەی کە تەسلیم بە خوا نەبێت تەبارەک و تەعالە، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لێی قبول ناکاتن. بۆ چکە خوای پەروەردگار دەفەرمێ ئەسلەمتم، ئایوە تەسلیم بوون؟ ئەگەر تەسلیم بوون ئەو جا دەفەرمێ فەقەد اهتەدەو، ڕێی ڕاستیان گرتووە، لە ڕێی ڕاست دەرنەچوون. لەبەرەوەش ئەو کەسەی کە تەسلیم بە ئەمر و فەرمانی خوا دەبێ، هەم لە دنیا بەختەوەر هەم لە دواڕۆژیش سوودمەند و سەرفراز دەبێتن. لەبەرەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام اللهم لەکە ئەسلەمت. تەسلیم بوون یعنی خۆشەویستانم ئینسان هەچی حەز و ئارەزووی خۆی هەیە وەلانێتن لەو لایدانێ، تەسلیم بە شەریعەتی خوا بێ، چکە شەریعەتی خوا کە ناردوویەتی دوایین شەریعەتە ئەو مەنهەجەی کە ئێمە لەسەرینی، کە دوایین پێغەمبەر محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات ئەو فەرمودێ دەفەرمێ بەبێ جیاوازی، بەبێ ئەوەی کە لەسەر حیسابی چینێک بۆ چینێکی دیکە. چکە ئەمڕۆ تەماشە دەکەین بەشەریەت لە ژێر چەوسانەوەیەکی زۆر گەورەدایە. جاری وایە لەسەر حیسابی دەوڵەمەندەکان فەقیر و هەژارەکان دەچەوسێندرێنەوە، جاری وایە لەسەر حیسابی فەقیر و هەژارەکان دەوڵەمەندەکان دەچەوسێندرێنەوە، جاری وایە لەسەر حیسابی پیاوبوون ئافرەت دەچەوسێندرێتەوە، جاری وایە لەسەر حیسابی ئافرەت بوون پیاو دەچەوسێندرێتەوە. بەس خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو مەنهەجەی کە ناردووە، ئەو بەرنامەی کە ناردووە وەکو یەک بۆ هەموو خەڵکی، ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. لای خوای پەروەردگار چێ لە هەموو کەس بە تەقواترە، لای خوای گەورە لە هەموو کەس بەڕێزترە. پێوەەر لای خوای پەروەردگار پابەندبوون و بە تەقوابوون و سوڵحانە بۆ خوای پەروەردگار. جا لەبەرەوە کە دەفەرمێ اللهم لەکە ئەسلەمت، خوایە من تەسلیمی تۆ بوو. تەسلیم بوون واتە گوێڕایەڵی و خۆشەویستیەکی تام، هەم گوێڕایەڵین هەم خۆشیشمان دەوێت و هەم باوەڕیشمان هەیە بەوەی کە تو پێمان دەڵێی کە لە بەرژەوەندی ئێمەدایە، لە مەسلحەتی ئێمەدایە. ئەوە زۆر گرنگە ئینسان بەو مەفهومەی تەسلیم بێتن. ئەمە گەلێک زار کە نمونە بۆی دێنمەوە دەبینی مەسەڵەن کە دوو تیرە، دوو حزب، دوو دەوڵەت بە شەڕ دێن، لەو نێوەندەیدا ئەسیر دەبن، ئەو ئەسیرانە دەڵێن تەسلیم بوون. تەسلیم بوو کابرای ئەسیر کە تەسلیم بوو مقابلەکەی هەرچی پێی بڵێتن جێبەجێ دەکات، دەڵێ دانیشە دادەنیشی، هەستە هەستە، ڕاکە ڕادەکاتن، درێژ بە درێژ دەبیتن، بۆ چکە ئیختیاری خۆی لە دەست دەداتن. ئێمە ئیماندار دەبێ بەرامبەر بە ذاتی خوای پەروەردگار ئیختیاری خۆمان وەلانین، هەرچی کە خوا پێمان بڵێ تەبارەک و تەعالا دەبێ ئەوە بکەین. ئەوە تەسلیم بوونی ڕاستەقینەیە. ئەو جا دەفەرمێ وەبیکە ئامەنت، و ئیمانمان بە تۆ هێناوە ئەی پەروەردگارە کە تۆ خالیقی ئێمەی، بەدیهێنەری ئێمەی، رازقی ئێمەی، مرێنەری ئێمەی، زیندووکەرەوەی ئێمەی. ئەتۆ بە شایستە دەزانین کە بتپەرستین، ئەتۆ بە شایستە دەزانین کە ئیرادەی خۆمان تەسلیمی تۆکەین. ئەوە ئیمانە. وعەلەیکە تەوەکەلت، و پشت بە تۆ دەبەستین. ئەوەی کە ئەتۆ بۆمان هەڵدەبژێری ئەوە چاکە، ئەوەی کە ئەتۆ بۆمان دەکەی ئەوە باشە. وئیلەیکە ئەنەبت، و ڕوومان لە عیبادەت و خواپەرستی تۆ کردووە، گەڕاوینەوە بۆ لای تۆ. عەبد و بەندەی تۆین، گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی تۆین. وەبیکە خاسەمت، وەخوایە لە هەر کۆڕ و مەجلیسێکیش کە مناقەشەیەک دەکرێ، ئەمە بەڕاستی پشتەستورین بەو بەڵگە و حوجانەی کە بۆت ناردووین کە مقابلەکەی پێ دەستەوەستان کەین. ئەو کەسەی کە مناقەشەیەک دەکرێتن، ئەگەر دەوڵەمەند بێ بە
ئاەتەکانی خوا دەوڵەمەند بێ بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مقابلەکە ناتوانێت فزەی لە بەرامبەردا بکات. لەبەرەوە کاتێک کە ئینسان بۆ خوا دەسوڵحێ خوای پەروەردگار حوجەکەشی بە قووەت دەکاتن، زبانیشی پاراو دەکاتن و ئینسان ئەگەر دیفاع لە قەزیەیەکی حەق بکاتن دائیمەن تەماشە دەکەی خوای پەروەردگار سەری دەخاتن. لەبەرەوە کاتێک کە لە شەڕی قادسیە ئەمیری جەیش عەمری کوڕی یەکێک لە هاوڵان دەنێری ناوەکەم لەسەر زەین نەماوە ماشەڵڵا تازە لە فکرم بوو دەینێری بۆ لای هێڕەقل، دەینێری بۆ لای قائیدی فارسەکان دەڵێ بۆ هاتوون، دەڵێ هاتووین کە خەڵکی ڕزگارکەین لە بەندایەتی بەندان بۆ بەندایەتی خوا. زۆر بە قووەتە. ڕەبعی کوڕی عامر دەفەرمێ هاتووین ئەو خەڵکەی ڕزگارکەین لە بەندایەتی بەندان بۆ بەندایەتی خوا. کەواتە ئینسان ئەگەر بەندەی خوا نەبێ بەندەی هەموو شتێکی دیکەیە، عەبدی هەموو شتێکی دیکەیە. خوا ئینسانی وا خەڵق کردو پێویستی بە پەرستراوە. جاگەر پەرستراوێکی بە حەق نەپەرستین کە ئەڵڵایە کە خوایە تووشی پەرستراوێکی بە ناحەق دەبین کە ملکەتی بین و گوێڕایاڵی بین کە دنیا و دوا ڕۆژیشمان دەڕوات. ئەوجا ئەوانەی کە بەو شێوەن خوای پەروەردگار مۆفەقیان دەکا، سەرکەوتیان دەکا کە هەم دنیایان خۆش بێ هەم دوا ڕۆژیان خۆش بێ. ئەوجا دێتە سەر فەقەرەی دووەم کە پەیوەستە بە دەرسەکەمانەوە دەڵێ اللهم ئەعوذ بعزەتیکە، خوایە خۆم پەنا دەدەم بە عزەت و گەورەی و جەلالی تۆ. لا ئیلاهە ئیلا ئەنت، هیچ پەرستراوێکی بە حەق نین ئیلا ئەتۆ نەبی. زۆر گرینگە ئەو خاڵە. پەرستراوی بە ناحەق هەن. خەڵک لە ڕابردوو داری دەپەرست، بەردی دەپەرست، مانگ و ڕۆژی دەپەرستن، بتێکی داتە تاشی لە خورمای دروست دەکرد، لە داری دروست دەکرد، لە بەردی هیچ ماڵێک نەبوو خوایەک تێدا نەبێتن. بەڵام کاتێک کە برسیش دەبوون خواکەی خۆیان دەخواردەوە. یەکێک لە هاوڵان کە موسڵمان بوو پێشەوەی کە موسڵمان بێ لە مەککەی ڕۆژێک تەماشەی کرد لە پەنجەرەی بتوسەنەمێک کە لە ساحەی مەککەی دانراون ڕیویەک دێتن لەو لای بەسەری ئەو خوایەیان دادەمیزیت. ئەویش تەماشە دەکە بزان ڕەتفعلی ئەو خوای داخۆ چ دەبێتن. خوایەک دیفاع لە خۆی نەکا کە ڕیوی بەسەری دا بمیزیتن. چۆن دیفاع لە منێک دەکا کە زوڵمم لێ بکرێت ستەمم لێ بکرێتن، یعنی کەسێک کە دیفاعی پێ لە خۆ نەکرێت دیفاعی پێ لە من دەکرێتن. جا قەسیدەیەکی جوان دەفەرمێ ئەڕەبەن يبول الثعلبان على رأسه هانت عليه من بالت عليه الثعالب. دەڵێ خوایە کە ڕیویەک بەسەریدا بمیزیتن دیفاعی پێ لە خۆ نەکرێتن، بۆ نمونە نەتوانی بەرگری لە خۆی بکاتن، ئەو خوایە زۆر سووک و چروکە کە ڕیوی بەسەریدا بمیزیتن. ئەو جازانی کەوانە هیچ نین. ئەمڕۆ لەو زروفەی کە ئێمەشی تێداینە کۆمەڵە شتێکی دیکە بوون بەخوا، ئیوایە حزبی لابۆتە خوا، لە ناو حزبدا دەسەڵاتدارانی لابوونە خوا و ئیدعای خوایەتیش دەکەن بۆ خۆیان و خەڵکێکیش بە خوایان دەزانن. بینیوتانە کە گوێتان لێ بۆ بە تایبەتی لەو گرتە ڤیدیۆیانە یان لەو ئەوانەی کە بڵاو دەکرێنەوە کابرا دەڵێ فڵان کەس خوای منە و فڵان کەس پێغەمبەری منە، یخۆ ئەوە نییە هەر بڵێ وەڵا ئەوە بێتن. جارێ ئەو کەسە پێی کافر دەبێ ئەوەی کە ئەو قسەی بکە
و ئەو کەسەی کە ئیدعای خوایەتیشی بۆ دەکرێت ئیدعای پێغەمبەرایەتیشی بۆ دەکرێت پێی ڕازی بێ پێی کافر دەبێت پێی لە دین دەچێتە دەرەوە. زۆر گرنگە ئەو شتانە ئینسان ئاگای لێ بیت. هیوایە ئەمڕۆ کە جورج دەپەرستێ، مشک دەپەرستێ، مار دەپەرسترێ، مانگا دەپەرستێ. بوودا هەیکەلێکی گەورەی بینیوتانە خەڵکێکی زۆر ئێستا لەسەر زەوی ئەو دەپەرستێت. کەواتە کە دەڵێن لا ئیلاهە ئیلا ئەنت، هیچ خوایەکی بە حەق نین غەیری تۆ نەبێ ئەی پەروەردگار، کە شایستەی ملکەتی و پەرستن و عیبادەت و خواپەرستی بێت. ئەوە گرینگە ئینسان، بۆ چکە ئەو خوایە تەماشای دەسەڵات و قودرەتی ئەو خوای دەبینی کە چۆنە. ئەوجا دەفەرمێ خوایە پەنا دەگرم بەوەی کە لاڕێ بم، گومڕا بم، یان گومڕام بکەی، بۆ چکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هیدایەت دەدا و گومڕا دەکاتن. ئەو کەسەی کە شایستەی گومڕاکردنە خوای گەورە گومڕای کردووە، و ئەو کەسەی کە شایستەی هیدایەتە خوای گەورە هیدایەتی داوە. ئەوجا تەماشەکەن گەورەترین تەواضوعی پێغەمبەری خوا دەردەخا عەلەیهی سەڵات وسەلام، کە لەو مەقامەدا بووە کە خوای پەروەردگار دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکڕەک، ناودەنجی تۆمان بەرز کردوتەوە ئەی موحەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام. لەگەڵەوەشدا ئەو دوعایە دەکا دەفەرمێ اللهم أعوذ بعزتك لا إله إلا أنت أن تضلني، خواه قمرام نكي يا رب العالمين. يبرو إنسان دائما دبي عبادته خواه پرستی إنسان دبي والي بكا تواضع بو زياد كاتر برانبر بخواه. يبرو تماشكا سليمان عليه الصلاة والسلام، يعقوب، يوسف عليه الصلاة والسلام، برون تماشا كان لآخير عمر الدعاء سيدا كان توفني مسلما والحقني بالصالحين، خواه بمسلماني بما امرينا وبما انقينا كارواني بياو تاكان بخوا صلحاوان يوانا بيغنبرن اگر وانا صالحنا بنشي صالحن بلام تواضعي وان وادل خواه بما امرينا بمسلماني بإيمان داري با لدنيا بسينا درو بقينا كارواني بياو تاكان وبياو صالحان. ناڵێن خوای گەورە پلە و پایامان زۆر بەرزکە و خەڵکی دیکەش بگەینەمە. تەواضوعیانەوە کرد. ئەو پێغەمبەری ئێمەش عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەو هەموو پلە و پایەیە ئاوا دەفەرمێ خوایە کە هیچ خوایەکی بە حەق نین غەیری تۆ کە ئینسان ملکەتی بێ، خوایە پەنا دەگرم بە تۆ کە گومڕام بکەی یا رب العالمین. ئینسان بە دووسێ شت گومڕا دەبێ، بەوە گومڕا دەبێ کە لە مەنهەجی خوای گەورە لادا، بەوە گومڕا دەبێت کە لە ناو منهەجی خوای پەروەردگار تەماشای حەز و ئارەزوەکانی خۆی بکە، هەر شتێک لەگەڵ حەز و ئارەزوەکانی نەهاتەوە وەلای داتن. بەوە گومڕا دەبێت کابرا بڵێ بەخوا بە عەقڵی من وەناچێتن، یان تەقەبول ناکە عەقڵی منەوەی وەرناگرێتن. ئەتۆ عەقڵت کووە؟ ئەگە عەقڵت هەبایە تەسلیم بە ئەمر و فەرمانەکانی خوا دەبووی. هەر ئەو عەقڵەی تۆ کە دەڵێ عەقڵی تونیە، خوا و عەقڵەی پێداوی، دەیتوانێ و عەقڵت لێ وەربگری تۆ بە شێتی هەر شێت و جێل و وێل بی لەو دنیایدا. ئەمن چیمە تۆ چی مەسەلەن بێ قسە لەسەر منهەج و بەرنامەی خوا بکەیت؟ ئەمن چیمە تۆ چی بێ قسە لەسەرەوە بکەیت داخوا ئوموری غەیبیات بێ مەسەلەن قسەی لەسەر بکەیت داخۆ چۆنە و چۆن نییە. ئەوجا دەفەرمێ ئەنتە الحەی الەذی لا یەموت، خوایە تۆ ژیانێکی هەمیشەیت هەیە کە ژیان و حەیاتێکی بەردەوامە و نامری لە بەین ناسی. والجن والإنس يموتون، وهرچی کە عالمی جن و ئینسە هەمووی دەمرێت و لە بەین دەچێت. بەو فەرمودەیە کۆتاییمان بە بەرنامەی پەناهێنا، پەنا دەگرین بە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە هەموو حەز و ئارەزوەکانی نەفسی خۆمان کە بە دوای شەیطانماندا بباتن، و پەنا بۆ خوا دەبین بۆی مۆفەقمان بکاتن بۆ هەموو کار و کردەوەیەکی باش، بۆ کار و کردەوەیەکی چاک. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقیبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەی لێ قبول کردبین و لێی وەرگرت بین و لە ڕۆژی دواییدا خوای پەروەردگار پاداشمان بداتەوە. و ئەوانەی کە گوێگری ئەو بەرنامەیەش بوون خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە مەجلیسی ذکر بۆیان حیساب بکاتن و لە تەرازوی چاکەکانیان تۆمار بکاتن و
وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.